پێنج ڕاستی کە پێویستە بیزانیت دەربارەی ڕێگری لە دووگیانی یان کۆنتڕۆڵی دووگیان بوون. ئەگەر سێکست کرد و نەتویست دووگیان بیت، دەتوانیت ڕێگری لە دووگیانی بەکاربهێنیت. ڕێگری لە دووگیانی بریتیە لە شێوازێک، دەرمانێک یان ئامێرێک کە بۆ ڕێگریکردن لە دووگیانی بەکاردەهێنرێت. هەروەها پێی دەوترێت کۆنتڕۆڵی دووگیان بوون یان پلاندانانی خێزان. چەندین جۆری ڕێگری لە دووگیان بوون هەیە و هەریەکان بە شێوەیەکی جیاواز کار دەکەن. بۆ ئەوەی دووگیانی ڕووبدات، دەبێت هێلکەیەکی پێگەشت و باسپێرم بپیچەنرێت و لە ناوپۆشی منداڵداندا جێگیر بێت. ڕێگریکردن لە دووگیانی دەستوەردان لەم پرۆسەیەدا دەکات بە ڕێگریکردن لە پیتاندنی هێلکەیەکی پێگەشت و لە ڕێگەی سپێرمەوە یان بە ڕێگریکردن لە دەرکردنی هێلکە بە تەواوی. تۆ مافی ئەوەت هەیە ئەو جۆری ڕێگری لە دووگیانی هەڵبژێریت کە باشتری نەبوت. هەندێک جۆری کۆنتڕۆڵی منداڵ بوون لەوانەیە ببێتە هۆی کاریگەری لاوەکی وەک زیادبوونی کێش، گۆڕانی باری دەرونی، سەرئێشە یان خوێنبەربوونی ناڕێک. بەڵام دەکرێت هەندێک کاریگەری لاوەکی ئەرێنیش هەبێت بۆ هەندێک جۆر لە کۆنتڕۆڵی دووگیان بوون. لەوانە کەمتر گرژبوونی توندی سۆڕی مانگانە، باشتربوونی پێست و زیبکە و کەمکردنەوەی مەترسیەکانی هەندێک کێشەی تەندروستی پەیوەست بە منداڵدا. هیچ شێوازێکی ڕێگریکردن لە دووگیانی 100% کاریگەری و تەواو نییە. ئەو ڕێگانەی کە ماوەیەکی زۆر دەخایەنێت کاریگەرترینن، چونکە پێویستی بەکارهێنەر لا دەبات کە لە بیری بێت شتێک کات بە شێوەیەکی ڕێکوپێک یان هەر جارێک سێکس دەکات. بەڵام هەموو جۆرەکانی ڕێگری لە دووگیانی لە هەموو شوێنێک بەردەست نین و ڕەنگە بزانیت چ بژاردەیەک لە نزیک خۆتدا بەردەستە. لە کاتێکدا هەندێک جۆری کۆنتڕۆڵی دووگیانی دەتوانن یارمەتی دەربن لە ڕێگریکردن لە دووگیان بوون، بەڵام لە نەخۆشیە گواستراوەکان لە ڕێگەی سێکسەوە STIs ناتپارێزن. گرنگە جۆرەکانی تری پاراستن بەکاربهێنرێت، وەک کۆندۆم بۆ کەمکردنەوەی مەترسی توشبوون بە نەخۆشیە سێکسیەکان وەک ئایدز یان کلامیدیا. گرنگە کە لەگەڵ دابینکەری چاودێری تەندروستی قسە بکەیت دەربارەی تەندروستی و مێژووی پزیشکی خۆت بۆ ئەوی بزانیت کام جۆری ڕێگری لە دووگیان بوون لە ناوچەکەتدا بەردەستە و بۆ تۆ گونجاوە.